دا لەگەڵمانە. ئومێد لە ئێستادا کۆبوونەوەکە دەستی پێکردووە یان وەزیری بەرگری گەیشتۆتە کۆبوونەوەکە؟ وڵا سارا سڵاو لێبێ وەک ئاماژەت پێکرد ئەمڕۆ دانیشتنی یاسایی ژمارە 26 پەرلەمان دەست پێ دەکات و وەک لە خشتەی کارکە ئێستا من لە بەردەستمدایە خشتەی کارەکە ئاماژە بە 6 بورگە دەکات کە ئەمڕۆ دانیشتەکەی ئەمڕۆ بەخۆیەوە سەرقاڵ دەکات و گفتوگۆی زیاترین لەسەرەکەی یەک لەو بورگانە بانگەشکردنی وەزیری بەرگری عێراق ئەڵبەتە ئەم بانگەشکردنە بۆ لێکۆڵنەوە لەسەر چەند دۆسێک کە لە ماوەی ڕابردوودا وەزارەتەکەی خالید عوبەیدی پێ تومەتبار کراوە هەڵبەتە لە پێش پشووی جەژن هەوڵدرا ئەو وەزیرە بهێنێتە واتە پێش جژنی قوربان هەوڵدرا ئەو وەزیرە بهێنێتە بینای پەرلەمان بەڵام سارە ئەوەی کە ئەوان باسی دەکەن واتە لایەنە سیاسیەکانی عێراق لەنێو بینای پەرلەمانی عێراق باسی دەکەن بانگەشکردنی وەزیری بەرگری عێراقی هەر لایەن و سیاسی و بە شێوەیەک باس لەوە دەکات باس لە هاتنەکەی دەکات واتە کورد بە شێوەیەکی جیاواز پرسیاری خۆی هەیە بۆ ئەو وەزیرە و لایەنی شیعەش بە هەمان شێوە پرسیاری خۆی دەبێت و سونەش پرسیاری خۆی دەبێت. من ئەمەوە بڵێم کە ئەمڕۆ کورد پرسی پێشمەرگا یەکێکە بێت لەو پرسانەی کە لە وەزیری بەرگری واتە خالید عوبەیدی پرسیاری لەبارەوە دەکرێت و گفتوگۆی زۆر چڕ دەکرێتەوە پێی زانێرەکانی ئێمە لایەنی کوردی پرسیاری زۆری ئامادە کردووە بۆ ئەو وەزیرە بۆی کە ئەمڕۆ لەناو بینای پەرلەمان لە وەزیری دیفاعی بکات واتە وەزیری بەرگری بکات بەڵام لایەنی شیعە بابەتێکی دیکەی ورژاندووەویش بەشداریکردنی حەشدی شابیە لە سنووری پارێزگای ڕوومادی و کۆنتڕۆڵ نەکردنەوەی ئەو شارە پرسێکی دیکەیە کە لایەنی شیعە ئەمڕۆ لە وەزارەتەکەی خالید عوبەیدی دەکات و ئاماژە بۆ دەکەن لایەنە سیاسیەکانی ئێرە من پێشەوە بێم پەخشی ڕاستەوخۆ لەگەڵ چەند ئەندامێکی دەوڵەتی یاسایە پرسیارم کردەمەوە بڵێم کە بانگەشکردنی وەزیری بەرگریش لەسەر داوای یەکێک لە ئەندام پەرلەمانەکانی دەوڵەتی یاسایە کە حەنان فەتلاویە لە ماوەی ڕابردوودا ژمارەیەکی زۆری ئیمزای کۆ کرد لە نێوان ئەندام پەرلەمان بۆ ئەوەی ئەو وەزیرە بانگەشتی پەرلەمان بکات. بۆیە لایەنی شیعە بەجددی لەسەر ئەم بابەتە ئەوەستێ و یەکێک لەو پرسە گرنگانەی کە لایەنی شیعە لە خالید عوبەیدی دەکات پرسی بەشداریکردنی حەشدی شعبیە لە سنووری پارێزگای ئەمبار و پرسێکی دیکەش کە بە هەمان شێوە بە پێی زانێرەکانی ئێمە کە شیعە ئەمڕۆ ئامادەیە ئەمڕۆ پرسیارەکان بکات بابەتی تاخیربوونی یاخود دواکەوتنی زۆری کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەمبارە. لە لایەکی دیکەوە لایەنی سونێش بە هەمان شێوە پرسی خۆی هەیە لە وەزارەتەکەی خالید عوبەیدی ئەوش پرسی بەشداری نەکردنی سونەیە واتە بەشداری نەکردنی بە شێوەی فعلی لە کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەمبار بۆ پێی کە پارێزگای ئەمبارێکی لە پارێزگای سونیەکان واتە سونە داوای خۆی ئاراستەی وەزارەتی بەرگری عێراقی دەکات بۆی کە بە شێوەیەکی فعلی چەکدارەکانی ئەوان بەشداری پێ بکرێەوە پێی ئەو زانیارانەی کە لای منە لە چەند ئەندامێکی سونە بە تایبەتی دوو ئەندامیان کە لە لیژنەی ئەمن و بەرگریدا ئاماژەیان بۆ کردووەکەم لە ئێستادا چەند چەکدارێکیان واتە نزیکەی 7000 چەکداریان لە سەربازگەی حەبانیە لە ڕۆژهەڵاتی پارێزگای ئەمبار جێگیر کراوە و چەکیان پێ نییە بۆی کە بەشداری لەو شەڕ بکەن بە هەمان شێوە لە بەشی باشووری پارێزگای ئەمباریش چەکدارەکانی سونە بە شێوەیەکی فعلی بەشداریان پێ نەکراوە بە پێی وتەی ئەندام پەرلەمانە سونەکان بێ بۆیە وا چاوەڕوانەکرێت ئەمڕۆ ئەم پرسیاری سونە لەبارەی بەشداریکردنی چەکدارانی سونۆ بێ لە کۆنتڕۆڵکردنەوەی پارێزگای ئەمبار. ئەمەوە بڵێم سارە لە یەکێک لە بورگەکانی دیکەیش کە ئەمڕۆ لە تاوتوی ئەکرێت لە پەرلەمانی عێراق لێکدانی هەردوو وەزارەتی تەندروستی و ژینگەیە هەڵبەتە یەکێکە لە چاکسازەکانی حەیدەر عەبادی لابردنی وەزیری ژینگە و تەندروستی و بە گۆڕینەوەیەتی بە یەک وەزارەت هەڵبەتە وەزیری ژینگە لە ئێستادا بۆتە ئەندامێکی پەرلەمانی ئاسایی لە ناو بینای پەرلەمان قوتەیبەت جبوری بۆ پێی کە وەزارەتی ژینگە لابراوە دراوەتە پاڵ وەزارەتی تەندروستی ئەمەش یەکێکە لەو پرسانی کە ئەمڕۆ لە ناو بینای پەرلەمان تاوتوی ئەکرێت بۆی کە بکرێت بە یاسایەکێک لە بورگەکانی دیکەشەوەیە کە لە ماوەی ڕابردوودا پەرلەمانی عێراق هەوڵی داوە متمانە لە چەند ئەندام پەرلەمانێکی خۆی وەرگێتەوە بە هەمان شێوە ئەمڕۆ دەیانێت دەنگدان لەسەر هەڵگرتنی یاخود لێسەندنەوەی حەسانە لە چەند ئەندام پەرلەمانێک بکەن کە ئەوش پرسێکی دیکە ئەبێت ئەمڕۆ لە دانیشتنەکەی پەرلەمان. بەڵێ سارە. بەڵێ ئومێد محەممەد ڕاستەخۆ لە گەڵمان بووی لە شاری بەغدا لە گەشتەکانی داهاتوو.